لە یاری لووتکەی هەفتەی حوتەم و قۆناغی کۆتایی خولی نایابی یانەکانی کوردستان یانی شێروانە لە نێو یاریگەی خۆی میوانداری لە یانەی برایەتی کرد. سپی پۆشەکانی گەرمیان ئەستێکی زۆر بەرزیان پێشکەش کرد بە تایبەتی لە نیوەی یەکەمی یاریەکە چەندین هێرشی مەترسیداریان کردە سەر گۆڵی یانی میوان و بە ئاسانی دەگەیشتنە ناوچەی سزای برایەتی بەڵام پەلەکردن و کەم ئەزموونی یاریزانە لاوەکان وای کرد نەتوانن هەلەکانی گۆڵکردن بقۆزنەوە و سوودیان لە هیچ هێرشێک وەرنەگرت و سەرجەمیان بێئەنجام بوون. هەرچی یانی برایەتیشە ئاستێکی بەرچاوی پێشکەش نەکرد و بەشداری یانەکە لە هەردوو خولی نایابی کوردستان و پلەیەکەکانی عێراقدا و ماندوێتی ڕێگا بە جەستەی یاریزانەکانەوە دیار بوو بۆیە نەیانتوانی مەترسیەکی ئەوتۆ لەسەر گۆڵی یانی شێروانە دروست بکەن. ئێمەوەکو یانی برایەتی نەخل بە خاڵێک ڕازی نەبووین بەڵام یاریەکە لە بۆ ئێمە زۆر قورس بوو چکە ئێمە لەناو دوو خول بەشدارین چێبرچەی دوو خول دەکەین ئێمە دوو ڕۆژ پێشێستا یاریەکی ترمان کردو ئەمە زۆر زەحمەتە لە بۆ ئێمە هەموو لە بۆ یاریزانەکان ماندووبوونێکی زۆرمان پێ دیار بووە تەئسیری ئەوەیە کە ئێمە چێبرچەی دوو خول دەکەین دەنا ئەمە ئاستی برایەتی نییە ئێمەش هەر لە سەرەتای خولەوە ئامازمان بەدەستێنانی خولەکە بووە ئینشاءڵڵا چێبرچەی کۆتایی نهاتووە بە هەموو شێوەیەک هەوڵی خۆمان دەین لە بۆ نازناوەکە. بەڕاستی ئەمڕۆ یاری لووتکە بوو لە ناویان ئێمە و یانەی برایەتی هەردوو لامانێکی 11 خاڵمان هەبوو هەردوو لامان بۆی سەدارەی خولەکە بگرین هەردوو لا جوهدیە کرد بەڵام ئێمە لە گێم یەکەم زۆر باشترین ئەو گێم یەکەم بە شێوازی 3-5 یاری کرد بۆ شایەکی زۆر لە لاکانەوە هەبوو بەڕاستی ئێمە هەر لە گێم یەکەمە بووە یاریەکەمان کۆتایی پێ بەهاتە زیاد لە 6-7 هەجمەی گۆڵی محقق نەکرا بێگومان کاتێک تۆ هێرشە بەی هیلاکە بیت جوهد سەرفەکەی لە گێمی دووەمە شێوازی یاریەکەی گۆڕی کردێت 4-3 دوور تکازیدانە لە پێش تیفازی بە فەریقەیە کرد بۆ ئێمە لە گێمی دووەمە لە ڕاستیان نەمانتوانی ئەو هەلانە دروست بکەین بەڵام بە هەر حاڵ خاڵێک لەوە باشترە لە ڕێی ڕاستە لە یاریگای خۆمان بوو ئەمانتوانی براوە بین ئێستا شوازم هەر لە سەدارە ماون هیادارم بتوانین لە یاریەکانی داهاتوو ئەمە دوو یاریە خەتی پێشەوەمان زۆر خراپە زۆرترین هەجمە ئەفەوتێنین بۆیە بێ زیاتر ئیشی لەسەر هێڵی پێشەوە بکەین. بەم ئەنجامەش یانی شێروانە پارێزگاری لە پلەی یەکەمی خولەکە کرد و با کۆکردنەوەی 12 خاڵ لە پێگەی خۆیدا مایەوە و برایەتیش بە هەمان خاڵ پلەی دووەمی ڕیزبەندی خولی نایابی کوردستانی گرتووە. هاوار محەممەد کەناڵی پەیام گەرمیان.